فرمایشتی قودسی دا و لقرآنی پیروز دا پیامێک مان پێ دەڵێ کە پەیامێکی ئارام بەخشە، پەیامێکە دڵی ئینسان دەکاتەوە. با گوێ لە پەیامی خوای گەورە بگرێن. ئەو کەسەی کە گوناه و تاوانت کردووە تا ئێستا، ئەو کەسەی کە نەگەڕاویەوە بۆ لای خوای پەروەردگار، ئەو گەنجەی کە تا ئێستا خوای پەروەردگارت نەناسیوە، ڕوود لە خوای پەروەردگار نەکردووە، گوێ بگرە لە پەیامی پەروەردگار برام. خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیە پێمان دەفەرموێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێت، خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیدا پەیامێکمان پێ دەڵێت، پێمان دەڵێ یا عیبادی، ئەی بەندەکانم، ئەی ئینسان، ئەو کەسەی کە تا ئێستا خوات نەناسیوە، ئەو کەسەی کە کەم و کوڕیت هەیە لە دینداریدا برام، بزانە خوای گەورە دەفەرمێ ئینەکم تخطئون بالليل والنهار. ئەی ئینسانەکان، ئێوە لە شەو و ڕۆژدا گوناه دەکەن و بێفەرمانی من دەکەن و تاوان دەکەن، بەڵام خوای گەورە دەفەرمێ وأنا أغفر الذنوب جميعا، بەڵام ئەمن لە هەموو گوناهەکان خۆش دەبم، فاستغفروني أغفر لكم. دەی داوای لێبوردن لە من بکەن، دەی بگەڕێنەوە بۆ لای من، خوای پەروەردگار دەفەرمێ لێتان خۆش دەبم. پەیام لەوە خۆشتر هەیە برام. ئینسان کە لە شەو و ڕۆژدا تاوان دەکەی، تا ئێستا نەگەڕاویەوە لای خوای پەروەردگار، کەم و کوڕیت لە دینداریدا هەیە، ئەوەتە خوا دەفەرمێ ڕووم تێ بکەن، داوای لێبوردن بکەن، ڕوو لە من کەن، لێتان خۆش دەبم، لە هەموو گوناهەکانتان خۆش دەبم و قەڵەمی عەفو دێنم بەسەر گوناه و تاوانی هەموو گوناهەکانتاندا برام.